سڵاوتان لێبێ بەڕێزان، زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە. ئەوەی کە پێرە ڕوویدا هەشتی ئەم مانگە زەمین لەرزەیەکی سیاسی بوو، بە تایبەتیش لە ڕووی جیۆسیاسیەوە زەمین لەرزەیەک بوو بە مانای وشە. بەڕێزان، عادەتەن من ئەڵێم قسەکردن لەسەر ئەو ڕووداوانەی کە لە کاتی ڕووداندان هێشتان تایە ئەژین هەم زۆر ئاسانە هەم زۆر قورسە. ئاسانە چونکە هەرێکێ لە ئێمە دوو هەواڵی خوێندۆتەوە یا گوێبیست بووە لەسەر ڕووداوەکە، ئەتوانێت قسەی لەسەر بکە. بەڵام قسەیەک بکەیت بۆ ئەوەی ئەم قسەیە بمێنێتەوە تا ماوەیەکی باش، ئەمەیان زۆر قورسە. دوجار بە پێناسەی بەندە ئەکادیمیەکی سەرکەوتوو ئەو کەسەیە کە مەسەلە ئەستەم و قورسەکان و ئاسان بخات و لە بەرامبەریشدا مەسەلە زۆر سادەکان و زەحمەت بخات. بۆ کەسی ئەکادیمی لە دۆخێکی ئەوهادا پێشبینیکردن زۆر قورسە و باشتریشە خۆی لە پێشبینیکردن دوور خاتەوە. لە بەرامبەردا ئێمە بژاردەیەکی ترمان هەیە وەکو ئەکادیمی، ئەویش سیناریۆیە. سیناریۆ ئێستا منهەجێکی زانستیە لەسەر دوو پێ ئەوەستێ. یەکێکیان معریفەیەکی قوڵ و فراوان لە مێژوو، ئەوەی دیکەشیان خوێندنەوەیەکی تا بکرێت دروست لە ئاراستەکانی ئێستا. تێکەڵاوکردنی ئەم معریفەیە لەگەڵ ئەم خوێندنەوەیە ئەوەمان ئەداتە دەست کە بتوانین بەرەو ڕووی داهاتوو باس لە سیناریۆکان بکەین. هیچ جێگومان نییە ئەوەی کە لە سووریا ڕوویدا ناکرێت بە یەک سیناریۆ قسەی لەسەر بکەین، بەڵکو بە کۆمەڵێ سیناریۆ قسەی لەسەرەکرێت. بابەتەکەی من ڕاستیەکەی بابەتێکی ئەوهانیە کە لە شێوەیەکی ئەکادیمیا داڕشرابێ، بەمانای ئەوەی تۆ لە هەندێک خاڵی لێوە دەرچوونی تیوری و منهەجی و هەندێک پرسیار و ئەمانەوە دەست پێەکەیت، بەڵکو زیاتر بە پێی ئەو کاتێک کە لەبەردەستە. دووەمیشیان بە پێی ئەوەی کە ئەم ڕووداوە ڕووداوێکی یەکجار گەورەیە و فرەڕەهەندە. من بابەتەکەم لە شێوەی چەند خاڵێکی ئەوها سەرەکی فراوان ئەخەمە ڕوو و ئەم قسەکردنەش دەیخەمە چەند ئاستێکەوە. یەکەم لە ئاستی سووریا خۆی، دووەمیان لە ئاستی ڕۆژاوای کوردستان و سێمیان لە ئاستی ناوچەیی واتە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چوارەمیشیان لە ئاستی سیستەمی جیهانیدا، کە لە ڕاستیدا هەر ئاستێک لەوانە بۆ خۆی کۆڕێکی تایبەتی پێویستە، تەنانەت کۆڕێکیش لەوانەیە بەشنەکە. بەڵام ئێمە هەوڵ ئەدەین لەو ئاستانەوە هەندێک سەرە قەڵەم بخەینە پێشچاوی بەڕێستان و بیستنی بەڕێستان بۆ ئەوەی دوایی قسەی لەسەر بکەین. چەند خاڵێکی گشتی ئەوەی کە ڕوویدا لە سووریا دەکرێت بە ئاسانی بەراوردی کەین بەوەی کە 2023 21 ساڵ پێشی ئێستا لە عێراق ڕوویدا. بەڵام بە بۆ چوونی من لێکەوتەکانی دەرهاوێشتەکانی دەرەنجامەکانی ئەوەی کە لە سووریا ڕوویدا دەکرێت زۆر گەورەتر بن. دوایی لە ڕێگای ناساندنی بابەتەکەمەوە بەهانەی ئەو فراوانی و قوڵیەی ئاکامەکانی یاخود لێکەوتەکانی ڕووداوی سووریا ئەخەمە ڕوو. بە شێوەیەکی تایبەتی 4 وڵات ڕاستەوخۆ دەکەونە ژێر کاریگەری ئەم زەمین لەرزەیە: ئێران، ئیسرائیل، عێراق و تورکیا. بەواتای ئەوەی کە ناوچەکە بەگشتی ئەکەوێتە ژێر کاریگەریەکانی ئەم ڕووداوە، بەڵام ئەم 4 وڵاتە هەر یەک بە شێوەیەک هەر یەک لە چەند ڕەهەندێکەوە ئەکەونە ژێر کاریگەری ئەم ڕووداوە. سێمیان کورد بە باش یا بە خەراپ دەکەوێتە ژێر کاریگەری ئەم ڕووداوە. بە هەر حاڵ باوەڕ ناکەم بە هیچ پێوەرێک یاخود هیچ سیناریۆیەک ڕۆژئاوای کوردستان جارێکی کە بگەڕێتەوە چوارگۆشەی ژمارە 1، یعنی ئەوەی کە لە 10 ساڵی ڕابردووە بەرهەم هاتووە خراوەتە سەرپێ سفر بکرێتەوە. من ئەوە زۆر بە دوور ئەزانم. لە کاتی باسیکردنی ڕۆژاوای کوردستان دێنەوە سەر ئەو خاڵە. چوارەمیان پەیوەندیدار بە خاڵی دووەم کەواتە لە ئاستی ناوچەیی
تێکشکانی هیلالی شیعی لێکەوتەیەکی هەرە گرنگی ڕووخانی ڕژێمی سووریایە. گەڕانەوەی ئەم هیلالە جارێکی دیکە بۆ ئەو دۆخەی کە پێش 6 ئۆکتۆبەری 2023 هەمان بوو دەتوانم بڵێ مەحاڵە ئەگەرچی بۆ ئەکادیمیست قورسە بە وشەی مەحال و قەت و ئەمانە قسە بکات. پێنجەمیان لە ڕووی ئایدۆلۆجیەوە ئەم ڕووخانە کۆتایی هێنا بە دواترین قەڵای ناسیۆنالیزمی عەرەبی و بە تایبەتی بەعەس. ئەمە دوا قەڵای بوو و بە پێی ئەوانەی کە شارەزان شکستی هەرە گەورە کە بەر ناسیۆنالیزمی عەرەبی کەوت لە 100 ساڵەی ڕابردوو لە شەڕی حوزەیرانی 1967 بوو. دووەمیان چوونە ناو کووەیتی عێراق بوو لە 1990 دەکرێت ئەمەیان دوا قۆناخی ئەو کەوتنی ناسیۆنالیزمی عەرەبی بێت، ئەگەرچی یەکێکی وەکو بەرنالویس کاتی خۆی لە چوونی عێراق بۆ ناو کووەیت ساڵی 1990 ئەوەی وت کە تا ئێستا ناسیۆنالیزمی عەرەبی بریندارێکی جددی بوو، بەڵام سەدام حوسێن ناسیۆنالیزمی عەرەبی لە کووەیت لە قەبرنا. بە هەر حاڵ لەسەر ئاستی سووریا بەڕێزان کە ئاستی یەکەمە لە قسەکانم، یەکەم هێشتان زۆر زووە باس لە دوا ڕۆژی سووریا بکەین. سیناریۆی تێپەڕکردنی ئەم قۆناغە بە ئاشتی و بێڕژانی خوێن سیناریۆیەکی هەرە لاوازە. دووەمیان تا ساڵی 1940 سووریا 4 نیمچە دەوڵەت بوو: حەلەب، دیمەشق، جەبل دروز و ئەوی تریشان لە تاکیە کە ئەکاتە ناوچەی عەلەوی نشین لە کەنارەکانی سەرەوەی بڵێن ڕۆژاوای سووریا. یەکێ لە سیناریۆکان هەوڵدانە بۆ زیندووکردنەوەی ئەم دابەشبوونەی نەخشەی سووریا بۆ 4 دەوڵەتۆکە. ئیسرائیل زۆر پشتگیری ئەم بۆ چوونەیە. سێمیان هیچ هێزێک ئامادە نییە شان بداتە بەربەر پرسیاری سەر لە نوێ سەرپێخستنەوەی سووریا. نمونە کاتی خۆی ئەمریکا ئامادە بوو بە چەند تریلیۆنێک دۆلار لە عێراق سەرفکە بۆ ئەوەی ئەوە بکە ئەگەرچی تیا سەرکەوتوونە بوو. هیچ هێزێکی گەورە زلهێزێک نییە بێت ئەو ڕۆڵە ببینێت کە ئەمریکا کاتی خۆی لە عێراق بینی. ئەمەش زۆر دەرهاوێشتەی هەیە. چوارەمیان بڕیاری نەتەوەیە گرتوەکانی ژمارە 2254 کە کاتی خۆی بۆ پەڕینەوەیەکی ئاشتی خوازانە و ئەمانە دەرچووە لە ئینتیقالی حکوم دەستاودەستکردنی دەستهەڵات. من پێم وایە ئەم بڕیارە چووە قەبرەوە لە کاتی دەستنیشانکردنی سەرۆک وەزیرانی ئێستا محەممەد بەشیر لەلایەن جۆلانیەوە. پێنجەمیان ئەگەری زۆر بەهێز هەیە سووریا ببێ بە دەوڵەتی هاوتەریب. ئەمەش زۆر بەڕاستی شتێکی سەرنجڕاکێشە. دەوڵەتی ئێران دەوڵەتێکی هاوتەریبە. ئێمە دەوڵەتی تەقلیدیمان هەیە لە ئێران کە ئەوەی شای بەجێی هێشت، بەڵام دەوڵەتی شۆڕژگەرمان هەیە، دەوڵەتی پاسداران و تا ئەگاتە سەرۆکی ڕۆحی یا ڕێبەری ڕۆحی ئێران. بە ئەگەری زۆر دەوڵەتێکی هاوتەریب لە سووریا بێتە گۆڕێ. یەکێکیان هی شۆڕشی ئیسلامی، ئەوەی تریان دەوڵەتی تەقلیدی سووریا. شەشەم دیاردەی دزینی شۆڕشەکان. من پێم وایە هەرزوو لە سووریا تکرار بوویەوە. کاتێ جۆلانی نەک ئەو شۆڕشەی لە هەموو سووریەکان دزی، بەڵکو لە هەندێک گروپی تری ئیسلامیشی دزی. من ناتوانم بڵێم لەو دزینەیە تەواو سەرکەوتوو بوو، بەڵام ئەگەر بەراوردی بکەین بە دزینی شۆڕشی ئێران کردنی بە شۆڕشێکی ئیسلامی کە 3 ساڵی پێچێ لە 79 تا 82، ئەمە ڕەنگە هەنگاوی یەکەم بێ. ئەم هەنگاوە لەوانەشە بە خوێنڕێژێکی زۆر تووشی خوێنڕێژیش زۆر ببێ، لەبەرەوەی گرۆپەکانی تر بە ئاسانی ناچنە ژێرباری ئەوەی کە لە دەرەوەی ئەم شۆڕشە بهێڵدرێنەوە. چجای ئەوەی هێزەکانی تر، چجای ئەوەی خەڵکی سووریا بە شێوەیەکی گشتی. لەسەر ئاستی ڕۆژاوای کوردستان چەند خاڵێک هەیە. یەک، کورد لە ڕۆژئاوای کوردستان لە 10 ساڵی ڕابردووە بووە بە ئەمری واقع. ئەمەش لە یەکچوونێکی زۆر سەرنجڕاکێشی هەیە لەوەی کە لە باشووری کوردستان لە ماوەی نزیکەی 10 ساڵ 11 ساڵ
بڵێ لەنەوە دووەوە ئەگەر حیسابی کەی تاکەوتنی سەدام حوسێن 2023 لەو 11 ساڵە بوو بە ئەمری واقع لە ڕاستیدا بەرهەمی ئەم ئەمری واقعە زۆر گرنگە بۆ کوردیش لە ڕۆژاوای کوردستان کە بووە بە ئەمری واقع ئاسان نییە ئەم ئەمری واقعە بسڕیتەوە و جارێکی دیکە سفریکەیتەوە بەڵکو هێزگەلێک هەن لە بەرژەوەندی ئەوانە ئەم ئەمری واقعە بمێنێتەوە و بە دەستور بکرێ بە ڕسمی بکرێ تا ئەمریکا لەو ناوچەیە مابێتەوە سڕینەوەی ئەم ئەمری واقعە زۆر ئەستەمە بەڵکو ممکن نییە سێ ئەمڕۆ لە هەموو کاتێک زیاتر ئەگەری لە ناکاوی کشانەوەی ئەمریکا لە ڕۆژ ئاوای کوردستان ئەگەرێکی لاوازترە تەنانەت ئەگەری بەهێزترکردنی پێگەی ئەمریکا لە سووریا بۆ ڕوبەڕووبوونەوەی سیناریۆ و ئەگەرەکانی داهاتوو لە وڵاتە و لە ناوچە بە تەسیری ئەم ڕووداوە زیاترە. چوار پەیوەندیە باشەکانی نێوان دۆناڵد ترامپ و ئەردۆگان و هەروەها باوەری ترامپ کە ئەمریکا نابێ دەستێک کەڵاو بکە لە کێشەکانی وڵاتانی تر ڕەنگە ئەمە دوو هۆکاری یاخود دوو ڕەگەزی نیگەران ئامێز بن بۆ کورد بەڵام بەشی ئەوە ناکە کە ئەمریکا لە ناکاوێکە لە ڕۆژهەڵاتی لە ڕۆژ ئاوای کوردستان بکشێتەوە. پێنجەم جێگای سەرنجە کە هەر لە ئێستاوە زۆربەی زۆری دەنگەکان باس لە مافی کەمایەتیەکان لە سووریا و هەروەها ناوی ئۆتۆنۆمی هەندێک جە ناوی سیستەمی فدرالی دێت ئەمە خۆی لە خۆیدا سەرەتایەکی بەگشتی زۆر بەگشتی باشە ئەمێنێتە سەرەوەی ڕێڕەوەی ڕووداوەکان بە خزمەتی کام ئاراستە تەواوە بێت. شەشەمیان لە ئێستادا یەکلابوونەوە لە نێوان دوو بژاردەی ڕێفەراندەم بۆ سربەخۆیی کوردستان ڕۆژاوای کوردستان هەروەکو ئەوەی کە لە لای خۆمان ڕوویدا لەگەڵ کەوتنی سەدام حوسێن و لە بەرامبەریشدا بژاردەی ئۆتۆنۆمی و فیدرالی من پێم وایە بژاردەی ڕێفەراندەم بۆ کوردستانێکی سربەخۆ لە ڕۆژاوای کوردستان بژاردەیەکی لاوازە پێشمەرجەکانی زۆر لاوازن لە بەرامبەردا پێشمەرجەکانی سیستەمی فیدرالی زۆر بەهێزترە هەر لەبەر ئەوەشی کە باسم کرد زۆرێک لە هێزەکان لە ئەوروپای غەربی لە ئەمریکا لایەنگری ئەو خیتابن کە کەمینەکان دەبێت بە مافەکانیان بگەن هەروەها سیستەمی فیدرالی تەرحەکرێت بەڵام ڕەنگە لەوەش گرنگتر ئەوە بێت کە ساڵانێکی زۆر سووریا دابەشی 4 نیمچە دەوڵەت بووە وەکو عەرزم کردن حەلەب دیمەشق جەبەل دروستەکان لە خوارەوە و هەروەها لە تاکیە کە ناوچەی عەلەویەکان ینی زۆر جار مێژوو یارمەتیمانەدا بۆ هێنانەوەی بەهانە بۆ ئەحەقیەتدان بە شێوەیەک لە نزیکبوونەوە لە چارەسەر سیاسیەکاندا. ئەوتەم لە ماوەی دوایی کوردی کردووە ئەمە زۆر بە کورتی شیرێکی دووسەرە سەرێکیان ئەکرێ یارمەتی کورد بدا بەڵام سەرێکی شیرەکە ئەکرێ بەڵابێ بۆ کورد عاقلانەیان کردووە دەسەڵاتدارانی ڕۆژاوای کوردستان تا ئێستا خۆیان نەکردوتە خاوەنی ئەو باسوخواسانەی نێتانیاهۆ وەزیری دەرەوە و تەنانەت لە موەسسەی سەربازی ئیسرائیلدا کە باسی کوردیان بە چڕی هێناوەتە پێش و لە پێرەوە ئەم باسە چڕتر بووتەوە و من بە دووری نازانم تەنانەت هەندێک هێرشی ئاسمانی لەلایەن ئیسرائیلەوە لە خزمەت ڕۆژ ئاوای کوردستان لە ڕۆژانی داهاتوودا بکرێت بەڵام من پێم وایە بەردەوامبوونی ڕۆژاوای کوردستان لەوەی کە خۆی نەکا بە خاوەنی ئەم ڕاگەیاندنانە لە دۆخێکی ئەوهای کە ئێستا ئێمەتیایە ئەژین باشترە لەوەی کە خۆی بک بە خاوەنی ئەوە ئەمێنێتەوە سەر ئەو چرکە ساتێک کە لە پێشمانەوەیە کەی کوردانی ڕۆژاوای کوردستان خۆیان ئەکەن بە خاوەنی هەڵوێستەکانی ئیسرائیل لە یارمەتیدانی کورد. هەشتەم پەکەکە و ڕۆژ ئاوای کوردستان 10 ساڵ پێشی ئێستا لە کتێبێکی بچکۆڵانەمدا بە ناوی کوردستان لە ڕوبەڕووبوونەوەی داعشدا ئەڵێم
یارمەتی پەکەکە بۆ ڕۆژاوای کوردستان شیرێکی دووسرە، سەرێکیان دژمنی ڕۆژئاوای کوردستان ئەبڕێ، بەڵام سەرێکیشیان خودی ڕۆژئاوای کوردستان ئەبڕێ. ئێستا جارێکی دی دوای 10 ساڵ ئەوە دووبارە ئەکەمەوە بەو هیوایە کە لە ڕۆژانی داهاتوودا پەکەکە هەنگاوێک بچێتە دواوە، تەنانەت هەندێک ئینکاری دەوری خۆشی بکە، هەندێک لە وێنەکانی بەڕێز ئۆجەلان کەمکەنەوە لە ڕۆژئاوای کوردستان. تورکیا ڕۆلێکی گرنگی ئەبێ لە سووریای داهاتوودا. ئێمە تا هەشتی یعنی تا پێرێ بە نەوعێک هەڵسوکەوت کراوە لە پێرێوە پێشمەرجە سیاسیەکان و جیۆسیاسیەکان گۆڕانکاریی گەوریان بەسەردا هاتووە. عاقلانەیە ئەگەر ڕۆژئاوای کوردستان لە بەرامبەری شیداپەکەکە هەندێک بە سیاسەتی خۆیاندا بچنەوە لە بەرامبەر یەکتردا. نۆیەم، دەکرێت پارتی چاڵاکانە دەست بکاتەوە بە هەوڵەکانی بۆ زێدەکردنی کاریگەریەکانی خۆی لە ڕۆژئاوای کوردستان و دەکرێت تورکیا یارمەتی دەربێت لەو هەوڵانەیدا، بەڵام مەرج نییە سەرکەوتنی پارتی لە هەوڵەکانیدا لە خزمەتی ڕۆژئاوای کوردستان بێ. بۆ ئەوەی هەوڵەکانی پارتی لە ڕۆژئاوای کوردستان سەرکەوتوو بێ، بنەمای دوو تێگەیشتن بێتە گۆڕێ. یەک، تێگەیشتنی پارتی لەگەڵ ڕۆژئاوای کوردستان ڕاستەوخۆ مەزلوم عەبدی و هاوڕێکانی، ئەوەی تریشیان لێگەیشتنێک ڕاستەوخۆ لەگەڵ پەکەکە، بازدان بەسەر ئەو دوانەدا بۆ ئەوەی ببیت بە بەشێک لە ڕۆژئاوای کوردستان، بازدانێکی زۆر مەترسیدارە. زۆر کەس باسی ئەوە دەکات کە تورکیا بەبێ کێشە ئەبێت بە هەژمونگەرای داهاتووی سووریا، تەواوی هەژمونی ئەبێ بەسەر سووریادا. ئەمە بۆ چوونێکی هەڵەیە هەر لە سەرەتادا. بۆ ئەوەی ئێمە سیناریۆیەک لەسەر دەوری تورکیا لە داهاتووی سووریا ڕسم بکەین، پێویستیمان بە تەماشاکردنی زۆر ڕەگەز هەیە کە ئێرە جێگای باس نییە. بە چەند خاڵێک باسی داهاتووی تورکیا، ڕۆڵی تورکیا ئەەکەم. یەکێک لە کێشەکان گروپە جیاجیەکانی سووریان کە بە یەک چاو تەماشای تورکیا ناکەن. ئەوەی کە تورکیا بەرەوڕووی ئەبێتەوە لە سبەینەیەکی زوویا درەنگ کورتخایەن یا مامناوەندی ئەوەیە کە لە سووریا هێزە ئیسلامیەکان بە یەک چاو مامەڵە لەگەڵ یا ئەو هێزانەی کە بە تەواوەتی لە پشت لە شۆڕشی سووریاوە بوون، هەر لە شۆڕشی عەرەبیەوە 2011 تا ئێستا من مەبەستمە ئەو مەسافەیە زۆرە 13 ساڵە، هەمویان بە یەک چاو تەماشای ڕۆلی تورکیا ناکەن. دووەم، ئەگەرچی سۆزێکی ئەرێنیش پۆزەتیڤ هەبێ لە سووریا بەرامبەر بە تورکیا، زۆر بە تایبەتی لە مەسەلەی مامەڵەکردنی پەنابەرەکانی سووریا لە تورکیا کە ئێستا 4 ملیۆنی تێپەڕ کردووە، لەم 4 ملیۆنە لە بینی 500 تا 600 هزار مناڵ بەس لە دایک بووە لە تورکیا. بەڵام لە بەرامبەردا نەفرەتێکی ڕۆلی تورکیا بە باوەشێکی کراوە لەلایەن خەڵکی سووریاوە استیقبال ناکرێت، بەڵکو دەبێت چاوەڕێی نەفرەتیش بکات. خاڵی سێم، کێشەی کورد لە سووریا ڕێگرێکی جددیە بۆ ئەوەی تورکیا بە ئاسانی بتوانێت هەموو خواستەکانی بەدەست بێنێت. و لەوێشدا کورد لە هاوکێشە جیهانیەکان و لە هاوکێشە ئەقلیمیەکان بە تایبەتی ڕۆلی ئەمریکا، بەڵام هیچ گومانی تیانە لە ڕۆژانی داهاتوودا ئیسرائیل ڕۆلی زۆر زیاترە بێ لە کێشەی کورد. ڕێگایەکیش بۆ ئیسرائیل بۆ ئەوەی کورد حەزەری لێنەکە ئەوەیە بە وڵاتی دووەم بیکات، هەروەکو چۆن ساڵی 1963 یەکێتی سۆڤێت لە ڕێگای مەنگۆلیاوە مەسەلەی کوردی بردەنەتەوە یەکگرتووەکان، بەڵام هەرزوو ماوەیەکی کەم دوای ئەوە پەشێمان بوویەوە و داوای لە مەنگۆلیا کرد کە مەسەلەکە بکێشێتە دواوە. یعنی ئیسرائیل دەتوانێت بە زۆر ئامراز شێوەیەکی شاردراوە بە شێوەیەکی عاقلانەتر لەوەی کە ئێستا هەیە لە کورد نزیک ببێتەوە. ئەگەر نا نزیکبوونەوەی ئیسرائیل بەو مێتودەی کە ئێستا ئەیکەن بەڕاستی بە ئاشکرا و بەبێ خۆپارێزی زیان لە کورد ئەدات.
ئیسرائیل ئیسرائیل لە ئاستی ناوچەییدا یەکەم ئیسرائیل لە مەودای کورت و مامناوەندی و دوورخایەن نەک هەر بێ هەڵوێست نابێ بەرامبەر بە پرسی ڕێکخستنەوەی دەسەڵات و دەوڵەتی سووریا بەگشتی بەڵکو هەوڵ دەدا کاریگەریشی لەسەر ئەم پرۆسەیە هەبێت هەر ئێستا کە ئێمە قسە ئەەکەین لەو سێ ڕۆژەی دواییدا زیاتر لە 300 هێڕشی ئاسمانی کردوتە سەر پێگەکانی سەربازی ئیتر هەر لە بڵین فڕۆکە سەربازیەکان و لە خەواعیدی سەربازی و هەر لە قامشلەوە بگرە تا ئەگاتە خواردی مەشق ئەمە لە زیادبووندایە ئەمە یەکەم جارە لە مێژووی ئیسرائیل بەم چڕیە هێڕشی ئاسمانی بکاتە سەر وڵاتێک جاری پێشتر 1960 کە لەسەر ئەرز کۆتایی هێنا بە هەموو هێزێکی ئاسمانی مەسر و مەسری پلیچ کرد لە چەند سەعاتی یەکەم ئێشتان شەڕەکە بڵین لە مەدانە بۆ شێوەیە دەستی پێ نەکردی بۆ معنایە ئیسرائیل زۆر زۆر مختەمە و لە دوا ڕۆژی سووریادا بەڕاستەوخۆ یان ناڕاستەوخۆ لە ڕێگای خۆیەوەیە لە ڕێگای ئەمریکا و دۆستەکانیەوە تەسیری هەرە کاریگەری ئەبێت لەسەر دوا ڕۆژی سووریا زۆر لە تورکیاش زیاتر دووەم بەبێ دوودڵی ئیسرائیل لە کورت مەودادا تەنانەت لە مەودای مامناوەندیشدا براوەی یەکەمە لە ڕووخانی ڕژێمی دیمەشق سێم ئیسرائیل بەوە ئیکتیفا ناکە کە ناوچەیەکی سنووری هەر لە ئێستاوە داگیر کردووە بەڵکو بۆ ئەو وڵاتە گرینگە کە سووریایەکی بەهێز لەسەر سنوورەکانی لبنان و سووریا جارێکی دیکە دروست نەبێتەوە یەکێکیش لە ئامرازەکانی ئەوەی کە دیمەشقێکی بەهێز وەکو ناوەندی هەموو وڵاتی سووریا دروست نەبێتەوە دەستبردنە بۆ فایلی کەمینەکان لە بیناسازیەکی فیدرالیدا دەروست قسەی لەسەرەکرێ لە لای ئیسرائیلەوە بە ئاشکرا کورد قسەی لەسەرەکرێ و عەلەویەکانیش لە ترسان زۆر زۆر پێیان فیدرالی بێتە گۆڕێ بۆ ئەوەی لە ڕێگای ئەوەوە لە زوڵمی زۆرینەی سنەکان وەکو میکانیزمێک پارێزراو بێ سێم ئیسرائیل چوارم ببورن ئیسرائیل بە چڕی و چاڵاکانە هەوڵ دەدا هەموو جبەخانەکانی چەک و تەقەمەنی سووریا لە ناو ببات ئەمەش لە زووترین کاتدا ئەوەی کە ئێستا ئەیکە ئێمە قسە ئەەکەین دانیشتوین فڕۆکەکانی ئیسرائیل بە ئاسمانی سووریاوە ئەسوڕێنەوە خەڵکی مەشغوڵی شتێکە ئیسرائیل خەڵکی ئیسرائیل خەریکی شتێکی ترە پێنجەمیان دوای غەزە و حیزبوڵڵا و سووریا ئیسرائیل لە هێرشەکانیدا بەردەوامە بێت سێ ئامانجی ماوە بیپێکێ عێراق ئێران حوسیەکانی یەمەن سێم لە ئاستی ناوچەی وڵاتی سێم بڵێ ئێران و هیلالی شیعی ساڵانێکی زۆرە باس لە هیلالی شیعی ئەکرێ کەوتنی سەدام حوسێن هیلالی شیعی کامل کرد ناوەندەکەی لە ئێرانەوە دەست پێەکە بە عێراقا تێ ئەپەڕێ بە سووریا تێ ئەپەڕێ ئەگاتە حیزبوڵای لبنان و لەوێشەوە ئەگاتە سنووری ئیسرائیل تا 6 ئۆکتۆبەری پار هەمووان ئاماژەیان بەوە ئەکرد کە بزانە ئێران چەند سەرکوتوو بووە لە ڕێخستنیە و قیادەکردنی ئەم هیلالە بەڵام لە 7 ئۆکتۆبەرەوە پرۆسەیەکی دش دەستی پێ کرد بەڕێزان 7 ئۆکتۆبەر بۆ ئیسرائیل ئەوەندە گرینگە کە ئیسرائیل هەر لە سەرەتاوە موفق بوو 7 ئۆکتۆبەر بکە بە 11 سێپتەمبەری خۆی کە چۆن 11 سێپتەمبەری ئەمریکا دەستکراوەی ئەمریکا بەرامبەر نەتەوەی ئەمریکا و لە دەرەوەی ئەمریکا پێشکەش بە ئەمریکا کرد هەموو دەرفەتێکی مێژووی بۆ کردەوە بۆ ئەوەی هەرچی ئەکا بابیکە 7 ئۆکتۆبەریش ئەوهای بۆ ئیسرائیل کرد ئەوەی کە لە سووریا ڕوویدا دەکرێتێک لە دەرەنجامەکانی 7 ئۆکتۆبەر بێ بەڵام دەیکێکیش لە دەرەنجامەکانی بەهاری عەرەبیە کە 13 ساڵی پێچوو تا بەهاری عەرەبی لە سووریا سەرکەوت کەواتە تێکەڵبوونی بەهاری عەرەبی لەگەڵ دەرهاوێشتەکانی ئەوەی 7 ئۆکتۆبەر بە هەردووکیان
توانیان ئەوەی بەرهەم بهێنن کە لە سووریا ڕوویدا. ئۆکێ، بە چەند خاڵێک باسی ئێرانەکەم. گەورەترین زەرمەندی ڕووخانی ڕژێمی ئەسەد ئێرانە، بە تایبەتی لە ڕووی هەژمون و جێگە و پێگەی جیۆسیاسی ئەم وڵاتە لە ناوچەکەدا. دووەمیان کەوتنی سووریا و لە پێش ئەویش لاوازبوونی حزبوڵڵا گورزێکی کەمەرشکێن بوو لە پرۆسەی داڕمانی هیلالی شیعی. ئێران ناوەندی هێز و سەرکردایەتیکردنی ئەم هیلالە بوو و لەوێوە دەستی پێئەکرد بە عێراقا تێپەڕی، بە سووریا تێپەڕی، حزبوڵڵای لوبنان تا گەیشتە سنوورەکانی سنووری لوبنان. بەڕێزان، 40 ساڵ زیاترە ئێران بە دەها ملیار دۆلاری سەرف کردووە لەسەر دامەزراندنی ئەم هیلالە. لە ماوەیەکی زۆر کەمە بە چەند کات ژمێرێک ئەم هیلالە داڕم و داڕمانی تری بەدواوەیە. عێراق لە دەرەوەی ئێران یەمەن حسابێکی زۆری بۆ ناکرێ لە ڕووی جغرافیەوە لە دەرەوەی هیلالەکەیە، بەڵام لە ڕووی عقایدێکەوە بەشێکە لە هیلالەکە عێراق ماوە و عێراق مڕەشەحی بڵێن بژاردەی ژمارە 1 ئیسرائیلە لە قۆناخی داهاتوودا. ئەوەندەی پێویست نییە بۆ یەمەن، بەڵام بۆ عێراق جهودێکی زۆر زیاتری پێویستە. سێمیان بە داڕمانی ئەم هیلالە ئێران ئامرازێکی و کارتێکی زۆر گرنگی لە دەستدا لە گفتوگۆی لەگەڵ ئەمریکا. پێشتر بە دوو هێڵی هاوتەریب ئیشی ئەکرد. یەکێکیان پرۆگرامی ئەتۆمی و ترساندنی ڕۆژئاوا و ئەمریکا بەوەی کە ئەبێ بە خاوەنی چەکی ئەتۆمی، ئەوەی دیکەشیان تەریوی پرۆکسیەکانی ئێرانە لە ناوچە کە لە هیلالی شیعیدا زۆربیان خۆیان ئەبێنەوە. خاڵێکی زۆر گرنگ داڕمانی هیلالی شیعی، داڕمانی هەژمونی ئێران لە دەرەوەی خۆی، داڕمانێکە لێکچوونی هەیە لەگەڵ داڕمانی ئیمبراتۆریەکان لە دەرەوە. کاتێ لە مێژووە ئیمبراتۆریەکان لە دەرەوە داڕماون، لە ناوەوە کوڵانی یا کاردانەوەی دەست پێ کردووە. هەر لە 3 ڕۆژی دواییدا زۆر دەنگ هەن، تەنانەت لە ئێرانی ڕسمیشدا ئەندامی پەرلەمان و لەو جۆرانە دیپلۆماتکاری پێشتر، ئەندام پەرلەمانی پێشتر باسی ئەو کەوتنەی ئێرانەکەن لە دەرەوە. 2009 لە خۆپیشاندانەکانە ئەم شیعارانە بەرزکرایەوە کە کاتێک خەڵکی ئێران لە برسا ئەمرێت ئێوەی دەسەڵاتدارانی ئێران بە ملیار حیزبوڵڵا سەرفەکەن. ئەمڕۆ ئەم دەنگە ئەبێت بە حرەکەیەکی ڕێکخراو، بێ بە دەنگێکی ڕێکخراو، ئەبێ بە کاردانەوەیەکی جددی. لەوەش زۆر گرنگتر کاتێ ئیمبراتۆریەت لە دەرەوە ئەکەوێ، لە ناوەوە خەڵک بوێری پێیاکە. ئەوە زۆر گرنگە. لە ئاستی ناوچەیەدا عێراق بە کورتی و بە چڕی دوای ڕژێمی سووریا داڕمانی هیلالی شیعی، عێراق لە پێش 2 سیناریۆیە. یەکێکیانەوەیە کە ئێران هەرچی کردوێ دەست ئەگرێ بە عێراقەوە، لەو لاشەوە لە دەستدانی عێراق هەرزوو دەستی پێ کردووە. ئەم دژایەتیە زۆر سەرنجڕاکێشەوە، زۆر گرنگە و دەوێت لە سەری ڕاوەستی. ئاستە دوایەکەی باسەکەم یا سەرخەڵەمەکانم ئاستی جیهانیە. سیستەمی جیهانی بەڕێزان سیستەمێکی زۆر ناجێگیرە و ئەو ناجێگیریەی سیستەما لە 90-91ەوە دەست پێ ئەکا. ئەمە 30 ساڵە ئێمە لە ناو سیستەمێکی ناجێگیر داژین. لە سەرەتادا وا هێما کرا کە ئەمریکا سەرکردایەتی سەدەی داهاتوو ئەکات، بەڵام وا دەرنەچوو. ئێستا ئەمریکا دژبەری هەیە، رووسیا سەری هەڵداوەتەوە، چین لەو لاوە زۆر بەهێز بوو. بۆ مانایش ئێمە لە بەرەو جیهانێکی جەمسەری ئەڕۆین و تیایداین لە ڕاستیە و پۆتین نەیشاردۆتەوە. بەقەدەر ئەوەی ئۆکراینە بۆ ئەو مهمە تێکدانی ئەو سیستەمەش گرینگە کە ئەمریکا قیادەی ئەکات. چی دیکە
خەڵک ڕازی نییە بە سەرکردایەتیکردنی ئەمریکا بۆ سیستەمی جیهانی. بۆ کورد ئەم بابەتە بابەتێکی زۆر گرینگە، بەڵام ئەمە کۆڕی کتابەتی ئەوێ بەڕاستی. من سپاسانەکەم بۆی جێگریتان، حەزرم لە خزمەتان بۆ گفتوگۆ. پرسیاری یەکەم، رووسیا لەکوێی معادلەکەیە؟ من باوەڕم وایە لە یەکەم شەوە رووسیا لە معادلەدایە و دیدی ئیسلامی تونندڕە و بە شێوەیەکی گشتی ئەو هێزانەی کە بڵین دش بە ڕۆژاوا و ئەمریکا و ئیسرائیل و ئەوانن عەتفێکی گشتیان هەیە بۆ رووسیا وەکو بەدیلی ئەمریکا، وەکو بەدیلی دەسەڵاتی ڕۆژاوە. پێشبینی من ئەوەیە بۆ داهاتوو رووسیا بە خێرهاتنێکی گەرمتری ئەکرێت لە ئەمریکا و جێپێگەی مسۆگەرە ئەمێنێتەوە، ئەوە ئەمێنێتە سەر رووسیا چۆن مامەڵای لەگەڵ ئەو مۆزوعە ئەکات. ئەوە یەک. دووەمیان ئەوەی من بزانم ترامپ زۆر غەی لەسەر ئەوەیە کە ئۆکراینە و سووریا بەیەکەوە ببەستێتەوە و ڕوبەما ئەو بەیەکەوە بەستنەوە هێشتان ترامپ دەسەڵاتی وەرنەگرتووە لە زەهنی ئەوە لە یەک دوو توێتە ڕووی داوە. رووسیا لە بوونی حرەکەیەکی ئیسلامی لە دیمەشق، دەسەڵاتی ئیسلامی لە دیمەشق جێگای مەزمونە. ئەوەی دیکەیان ئیسرائیل و تورکیا ئەگەری احتیمالی بڵین پێکدادانیان هەیە، قورسە پێشبینیکردنی ئەوە، بەڵام تا ڕادەی گرژی ئەکرێ پێشبینی بکەین، تا ڕادەی گرژی ئەکرێ پێشبینی بکەین. ئێستا ئێمە لە سەرەتاین زۆر زووە بزانین ئیسرائیل مەبەستەکانی چییە، لەوە زیاتر کە کردوویەتی حتمما زیاتر ئەکات، چونکە ئەو مەبەستی تەخەتکردنی دەوڵەتی سووریایە بە 40-50 ساڵی دی نەبێتەوە ئەو دەوڵەتەی کە خاوەنی هێز و ئەمانەیە و بتوانێت تەحەدا بێ بۆ ئیسرائیل. ئەمە زۆر شێوەی هەیە بارگەرژی دروستە بێ، بەڵام بەرەو ڕووبوونەوەی سەربازی من دووری ئەبینم. سیناریۆی فێدرالی هەیە و ئێران و تورکیا ئەوە قبوڵ ناکەن. ئەوە پرسیارێکی تر بوو بۆ نوعا. حەزەکەمەوە بڵێم کە هەر لە شەوی یەکەمەوە ئێران هەوڵەدا بگەڕێتەوە سووریا و هەر لە ئێستاوە پەیوەندی کردووە بەو جۆلانی و جەماعەتەکەی بەوەی کە ئیتر لە دەرگای دواوە بێ، لە دەرگای ئاشکرا بێت و هیچ گومانی تیا نییە بەنسبەت ئێران و بەرژەوەندیەکانی ئێران سوننە و شیعە فەرقێکی ئەوها ناکە، بەڵام ئەگەر بێتە سەر بژاردەی ئەو شیعەیە یەکەم جار وەوەی ئەو شیعە بۆی کردووە لە ناوچەکەدا سنە بۆی ناکات. بەڵام لەگەڵ ئەوەشە دوور مەبینە ئێران بە شێوەیەگە لە شێوەکان سەبر ئەقل لە وەکو هێزێکی نۆرمال، هێزێکی ناوچەیی نۆرمال تەماشا بکرێت. ئەوە ئەمێنێتەوە سەر سووریای داهاتوو پەیوەندیەکانی لەگەڵ ئیسرائیل، هەڵوێستەکانی لە ئیسرائیل لە ناوچەکە چۆن بەرەو پێشەچێ. بەو عیلاقەیە ئێران پەیوەندیدارە، یعنی لە ڕەهەندە ناوچەیەکەیەوە ئێران پەیوەندیدارە بێت، نەکرد لە ڕەهەندی نیشتیمانیەوە. ئێران شتێکی گەورەی لە ناوچە لەدەست داوە بۆ ئەتیباری داخلیش وەلەو درەنگە. مادەم هیلالی شیعی کەوت کە بە 40 ئەوەندە ساڵە خەریکە شەو و ڕۆژتیایە سەرفیەکە، بە هەندێک حساب تەنها لە سووریا 40 ملیاری سرف کردووە، بە ئاسانی بۆی ناگەڕێتەوە. ئایا ئێران 40 ساڵی تری لەبەردەست هەیە بۆی بتوانێت ئەو دۆخە بگەڕێنێتەوە؟ نە، هەرگیز نیەتی. و حیزبوڵڵا جارێکی دیکە لە ڕێ سووریاوە چەک و تەخەمەنی پێناگا و لەوێت چەک ناتوانێت دروستکاوی تر ئەوە تا دوایی. ئەوەی دیان مادەم هیلالی شیعی کەوت کەواتە ئێران بێچارە ئەبێ لەو لە عیلاقاتە بێچارە نابێ، بەڵام هەرگیز ناچێتەوە ئەو دۆخەیکە کە هیلالێکی شیعی توکمە هەبوو لە ئیسرائیلەوە تا ئەگەیشتە تەهران، هەمووی لەژێر کۆنتترۆلی خۆیان، هەر بە زمانی خۆشیان ئەیانوت ئێمە حکم لە یەک
لە یەک عاسیمە ناکەین لە 5 عاسیمە حکومەکەین ئێمە ئێران ئەوە نەما ئەوە کەوت ئەوە کەوت ئایا ئەو بەڵێ ئەو بەڕێزێک پرسیاری کرد ئەو ناوچانەی کە ئێستا لە دەست کووردا و غەیرە کوردین دێرزور و ئەوانە هەندێک ناوچەی دیکە کە کوردی نیە چی لێ ئەکات ئەوانە ڕێگای زۆرە ئەتوانێت وەکو کارت بۆ گۆڕینەوە بەکاربێ و زۆریش ئەمێنێتە سەر هەڵوێستی ئەمریکا ئەمریکا ئەوکەی بکات و لەو ناوچانە هێزی خۆی زیادکە بە مانای ئەوەی کورد مەکشێەوە لەو ناوچەیە کارمان پێەتی چونکە تهدیدی داعش زیندوو ئەبێت کورد لەوێ ئەمێنێتەوە ئەو وەختە ئێمە باس لە تەرتیباتێکی ترەکەین تەنانەت لە ئەمرێکی واقع لە دەرەوەی فیدرالی ئەمری واقعی کوردی بەهێزە بێ ئەو وەختە ئەو پێشوە چوونانە لە پێش ئێمەوەن بەڵام کامیان دەبێتە بژاردە عملیەکە و کامیان دەبێتە واقع ئەو وەختە ئەوە قسەیەکی دیکەیە ئەنە کەسە من 10 ساڵ پێشی ئێستا شەر لەو کتێبەی باسم کرد کوردستان لە ڕوبەرەوە داعشدا باسی ئەوەم کردووە پارتی و پەکەکە هەردووکیان دوو هەڵەی گەورە ئەکەن کاتێ پەکەکە ئەڵێ 100% کورد لە ڕۆژئاوا لەگەڵ منە هەڵە ئەکات ئەگەر پارتیش پێی وابێ 50% زیاتری ڕۆژئاوا لەگەڵ ئەوە بۆ ئەوەی ئەو مامەڵی 50 کاتی خۆی لەگەڵ یەکێتی کردی بچێ لەگەڵ پەکەکەی بک لە ڕۆژئاوا ئەمەش هەڵەیە نەسەتەکەی پەکەکە ڕاستە نە پەنجایەکەی پارتی لە پەنجای زۆر زۆر کەمتر هەیە وەکو پشتگیری و ڕۆژ بە ڕۆژیش پشتگیری بڵێن پەکەکە بە زمانێکی ڕوود قسە بکەیت زیاتر بووە لە ڕۆژئاوای کوردستان بەو مانایە لە کولتوری سیاسی پارتیدا بەڕێزان براگچکەی جێگای نییە ئۆپۆزیسیۆن جێگای نییە کەمایەتی جێگای نییە لەبەر ئەوە قرسە پارتی بچێتە ناو معاملەیەکەوە بە کەمایەتی بە زۆرایەتی شوەر ناگیرێت لەوەش خراپتر پارتی هاوپەیمانی تورکیایە ڕوو بە هەرێمی کوردستان ڕوو بە باکوور ڕوو بە ڕۆژئاوای کوردستان پارتی لە هەر سێک بەشەکانی کوردستان کە کاتی خۆی کوردستانی عوسمانی بۆ بڵێن هاوپەیمانی تورکیا لەبەر ئەوە تێک ناکاتەوە بە ئاسانی و تورکیاش ڕێگا بە پارتی نادا ئەوەی کە کوردێکی دڵسۆز چاوەڕوانی ئەکا لە پارتی بیکە لە ڕۆژئاوای کوردستان بۆ مانای ئێمە بربەسمان زۆرە بەشێکیان عیلاقیان بە تورکیاوەیە بەشێکیان عیلاقی بە کولتوری سیاسی پەکەکەەوە هەیە بەشێکیان عیلاقی بە کولتوری سیاسی پارتیەوە هەیە نە پەکەکە برا بچووکی قبوڵەکە نە پارتی برا بچووکی قبوڵەکە حزبی بەعەس وەک ئێرە ئایا قەدەغە ئەکرێت وەکو ئێستا دیارە بە ئاشکرا حزبی بەعەس ڕاگەیاندنیاندا ئەوان پشتگیری ئیرادەی خەڵکی سووریا کە چی وەکو ئەوەی کە هیچ شتێک نەبوو بێت ینی ئەو مویان لەو ماستەی دەرینا بەڵام ئەوە ئەمێنێتەوە سەر جوڵانی و جەماعەتەکانی تر ئایا ئەو هەنگاوە ئەهاوێژن بۆ مەناکردنی حزبی بەعەس یا ڕوبەما هەندێک کەس ئەچەپیانەڵێ ئەو هەڵەیە لە عێراق کرا ئێوە مەیکەنەوە ئەما بێتە هۆی خوێن ڕێژی و ئەوانە چونکە حزبی بەعەس یەکێ لەو دەورانەی کە ئەیبینێت هێڵی دیفاعی عەلەویەکان زۆرە ترسنتەوە خەڵکێکی زۆر لە عەلەویەکان خۆی شاردوێتەوە خەریکە سووریا وەجێ دێڵێ ئەترسندا لە کۆمەڵکوژی بەڕاستی جا ئەوە ئەمێنێتەوە هەندێک پەیوەندی هەیە بۆ شتانەوە ئایا قەتەر پەیوەندی هەیە لەگەڵ ئێمازانین پشگیرێکی ئەخوان مسلمینە بەگشتی لەگەڵ خەڵکی تورکیاوەمانە یەک کاتەوە بەڵام لەو قسانەی کە لەو دوسێ ڕۆژە کراوە بە تایبەتی ئەمڕۆ کراوە قەتەر هەندێک حەزەر ئەکات و هەندێک چاوەڕێی ڕوونیەکی زیاتر ئەکات لەوەی کە ڕووی داوە لە سووریا بۆ ئەوەی هەڵوێستەکانی تەواو گەڵاڵە بکات
بەڵام دایمەن دەوێ ئاگادار بین بەڕێزان ئەو قسەی لە ئەعلامە ئەکرە دیپلۆمات کارەکانێکن دایمەن دەرگای دواوەی دیپلۆماسیش هەیە کە ئێمە نایبینین و نایبیستین ئەوە تەوان شتێکی ترەوە بۆ زۆربەی زۆری دەوڵەتەکان ئەوە دایمەن دەرگایەکی بەسوودەوە تایە هاتو چۆ ئەکرێت. ئایا غازی قەتەر پەیوەندی گرێدرا بە چین و بە رووسیا؟ غازی قەتەر چین هیچ ناڕەحەت ناکە بەکوێدا ئاچێ با بچێ ڕوبەما ڕێگاکەی کەمێک ئایا لەگەڵ ڕێگاکانی تەسەورەکانی چین تێکەکاتەوە یان نادژێ بێ بەڵام بۆ رووسیا زۆر مهم ئێمە ئەزانین قەتەر منافەسەی رووسیا ئاکات چین غازی نییە بۆ ئەوەی قەتەر منافەسەی بکە لەبەرەوە هەم لە نەوتا هەم لە غازە خەڵک منافەسەی رووسیا کە رووسیا ئەو دوانەی هەیە کە چین نیەتی چین پێویستی بۆ دوانەیە لەبەرەوە جیاوازێکی زۆر هەیە لە بینی هەڵوێستی چین و هەڵوێستی رووسیا لەو بارەیەوە. ئایا دەبێ کورد پشت بە ئیسرائیل گرێ بدات؟ من عەرزم کردن زۆر زیاتری پێویستە بۆ ئەوەی کورد بە پشتڕاستی و دڵنیاییەوە لە ئیسرائیل نزیک بێتەوە. ئیسرائیل بۆ ئێستای کورد ئاگرە لە نزیکبوونەوەی ئەیسوتێنێ تونڕەوی ئیسلامی بە خودی ئیسرائیل ناوێرێ قوربان بەڕێزان تەماشاکە ئەوە ئیسرائیل خەریکە بچتە ناو دیمەشقەوە جۆلانی پێی وایە ئیسرائیلەوە لە ئەمریکا پێشڕۆیی ئەکات ئەگەر لێ 20-25 کیلومتر لە خواروی دیمەشق نزیک بۆتەوە هەندێک خاکی گرتوتەوە کاتی خۆی کە زمانێکی زۆر لەژێر دەستی بڵین سووریایە ئەوە گرتوێتەوە و بە دوو زمان قسە ئەکە بنیامێن نەتەنیاهوو پێمانەڵێ ئەمە تاکتیکە بەڵام لەو لاشەوە ئەڵێ ئەمە هاتین بۆ ئەوەی دائمی بمێنینەوە و من باوەڕم بە قسەکەی دووەمی هەیە نەک بە تاکتیکەکە لەبەرەوە ئەو خەڵکانە ئەو نەوع خەڵکانە هۆی کە دەسەڵاتی گرتوتە دەست لە دیمەشق بە کورد ئەوێرێ بەڵام پشت لە ئیسرائیلەکە ئەڵێ ناتبینم هاتۆتە من دیوارەکەی ئەڵێ ناتبینم بەڵێ ئەوە حەقیقەتە نەخێر من پرسیارەکەی تۆ زۆر جددیەوە ئەوە بۆ کورد زۆر دەبێ ئاگادار بین تێکەڵکردنی ئاڵای ئیسرائیل و هەڵگرتنی لە شاربەشانی ئاڵای کوردستان هەڵەیە و ئیسرائیل حقەتەن تۆ باشت وت کە ئیسرائیل هێزێکی زۆر 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 خۆپەرستە ئیسرائیل دوایین وڵاتی دنیاە کە احتراف بکە بە مەزەرەی ئەرمەن بە کۆمەڵکوژی ئەرمەن کە چی دەبێ یەکەم دنیا یەکەم وڵاتی دنیا بووایە بەڵام لەبەرەوەی لە چلوونەوە تورکیا احترافی پێکردووە و مەسەلەی ئەرمەن تورکیا ئەوروژێنێ ئیسرائیل وا مامەڵی ئەرمەنی کردو وەکوێ لە حیاتی کەسی لێ نەکوژراوێ تجای ئەوەی کۆمەڵکوژ کراوێ لەبەرەوە ئیسرائیل بزەبەت حرەکەیەکی دەوڵەتێکی زۆر خۆپەرستە. پرسیاری ئەوە کرا ئێران بە وزە یارمەتی سووریای ئەدا تا ئێستا چی ئەکا سووریا دووری نازانم ئێران بڵێ نەوتەکەتان بەردەوامە بێ بەڵام پێگەمانەوێ ئێمە دۆستایەتیمانەوێ ئێمە دژمنی هاوبەشیشمان هەیە ئیسرائیلە ئیسلامین دوور نابینم کە نەوتەکەی بەردەوام بێت وەکو نەوعێ لە بەرتیل بۆ ئەوەی عێلاقەکەی بەردەوام بێ ئەگەرنا لە بەدیلیا ڕۆبەما سووریا بڵێ ئەوەتە من لە حەوزەی ئێران دەرچووم دێمە حەوزەی عەرەب و ئەوانە ئەو وەختە بەڵکەم عێراق یا وڵاتی تر هەبێت تەعویزی بکات یا بشێوەیەکی تر سووریا چارەسەری کێشەکەی خۆی بکات. سووریا تەلەیە بۆ ئەردۆگان وەڵای من نازانم ئەو دەبرین چۆن ئەو شتەی وتووە مەبەستی چییە بەڵام ئەوەی من تێبگەم تورکیا ئەگەر بەراوردی کەی بە ئێران لە دەرەوەی خۆی قەت موفق نەبووە بەڕێزان ئەم ساڵ 50 ساڵی ڕێکە قۆبرسی داگیر کردووە ئەمڕۆ دوای 50 ساڵ قۆبرس نەک هەر خێر و بێر نییە بۆ تورکیا
بەڵایەکە بەمەل تورکیا داهاتووە، شەرمەیەکە ناتوانێت لێ بکشێتەوە. هیچ سەرکەوتنێکی بەدەست نەهێناوە لەو 50 ساڵ وە زەرێکی زۆری کردووە. مەسلەی قوبرس، هەڵوێستی یۆنان، دوو کێشەی هەرە گەورە بوون لەسەر ڕێگای تورکیا کە بێ بە ئەندامی یەکێتی ئەوروپا. بۆ مانایە تورکیا با فراوان بێت، بەڵام ئەو شارەزاییەی نییە کە ئەم فراوان بوونەوە بەرهێنانێکی دروست و عاقلانەی تیا بکات. سووریاش ئەبێتە یەکێ لە ئەوانە. نەوت لە ناوچە کوردیەکانە کاکڕێوین، بەڵێ وایە ئەمە ئەکرێن ئەمە بێ ئەگرێت نیقمە بێ وەکو عەرەب ئەڵێ نعمە بێ کە تۆ سەرچاوەیەکی دەوڵەمەندیت هەیە باشە، بەڵام ئەشکرێت لەبەرەوەی نەوت لە ناوچەی تۆیە بەرامبەرەکەت هەرگیز ئەو دێفاکتۆیەی قبوڵ نەکات، هەرگفت و گۆشی لەسەر نەکە. لە بەرامبەردا ئەگەر ئێمە کەوتینە دۆخێکی ئاساییەوە کە لەوێدا وەرگرتن و دانووساندن هەیە، من پێم وایە کورد دەرفەتێکی باشی لەبەردەستەکە لە ناوچەیەکە هەم لە ڕووی کشت و کاڵیەوە فرات و ئەوانەیە و هەم لە ڕووی نەوت و ئەوانەشەوە دەوڵەمەندە. چارەسەری فیدرالی لەو حاڵەتەدا چارەسەرێکی باشە بێت. ئەمێنێتەوە لە پێشی ئێمە چی ڕۆئەدا. سووریا 1001 سیناریۆ لەو هەموو ئاستانەی کە عەرزم کردن بەخۆوە ئەگرێ. ئەگەر لەو کورسیەی بچینە ئەولاتر باسی تەحلیل و ئەوەی نەکەین، بە هیوای ئەوەی کە میلەتی ئێمە لە ڕۆژاوای کوردستان پارێزراو بێ، بتوانێت دەست بە و دەستکەوتانەوە بگرێت کە بە دەستی هێناوە و جێگیری بکات. من زۆر ڕەشبی نیم، بەڵام لە هەمان کاتیشا ئەو زەمین لەرزەیە ئاکامی زۆر گەورەی لێ ئەکەوێتەوە، بەردەوامە بێت. یەکی لە سیناریۆکان دووبارە بوونەوەی لیبیا لە سووریا ئەکرێ ئەوە بێت. بەڕاستی هێشتا خەڵک بە نەشعەی سەرکەوتنەکە و کەوتنی سەد ئەوەیە، بەڵام لەوێدا دێین بۆ قۆناغی تر بۆ ڕوویدا. هێشتا زۆر خەڵکی ئەو پرسیارەی نەکردووە. سەبر خەڵک ئەو پرسیارە ئەکە، ئەم پرسیارە بێ بە مووقف، ئەم پرسیارە بێ بە هەڵوێست، ئەم پرسیارە بێ بە قۆڕێخستن، ئەم پرسیارە بێ بە نە بۆ جۆلانی. ئەوەش وەختی دێت.